على أشرف خلقه محمد وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. برایان و خوشکانی بەڕێز خۆشەویست، نوێژ خوێنانی مزگەوتی کوردستان لە شەوی جومعەی ڕێکەوتی 26 ڕەمەزانی ساڵی 1445 کۆچی کە لە ماڵی خوایە کۆبووینەتەوە بە ئومێدیەوەی ئینشاءالله سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زینوکردنەوەی شەوانی لەیلەة القەدرە بە ئومێدیەوەی کەوا بەر ڕەحمەتی خوا و بەر قەڵەمی عەفوی ئەو کەوین و بە ئومێدیەوەی کەوا کاتێ لەم مزگەوتە چووینە دەرەوە گوناحمان پێوە نەما بێ و خی گەورە عەفوی کردبێتین، بەڵکو ئالم کاتانەیە لە سەعاتێکە لەم ساتانەیە ڕۆیکە ڕەحمەتمان تێکا و بەزەی پیامانە بێتەوە بە حاڵمانە و بۆ ئەو هیچی تێناچێ بڵێ ئادەی پەنایبەن لە جەهەنەم و بیخەنە بەهەشتەوە. الله بیکا بە نسیبی هەموومان. بە ڕوخسەتی جەنابی مامۆستایانی بەڕێز خزمەت جەنابتانە، کۆتایی تەقریبەن ڕەمەزانە، زۆربەی کات لە کۆتایی ڕەمەزانەکانە وتارەکان تەرخانەکەم بۆ گەنجەکان، بۆ گەنجانی کە زیاتر لە ڕەمەزانە شەیتان لە کۆڵیان بۆتەوە و خوا و ماڵی خوایان بیر کەوتۆتەوە و دەستیان کردووە بە نوێژەکانیان و گەڕاونەتەوە بۆ دیوانی پەروەردگار و داوای لێبردن و لێخۆشبوونیان لە خالقی خۆیان کردووە. زۆر ملامە بەسە کە دوای ڕەمەزان شەیتان ڕایان نەکێشێتەوە بەرەو گوناح و بەرەو تاوان. گوڵە جوانەکانم، کەس گرنگی ئەوەی نەداوی تێ بکەیتەوە ڕەمەزانی داهاتوو. چەندین خۆشەویستمان ڕەمەزانی پێشوو ئالمان لەگەڵمانە لێرە خەریکی نوێژ و عیبادەت و تاعات بوون، ئەم ساڵ دیار نەمان و وتان لەژێر گۆڕەکانە و ئیتر کردەوە و عەمەل تەواو حساب دەستی پێکرد. بۆ من و تۆش هەروە بێ ڕەمەزانێک دێ من و تۆش چوینەتە ژێر گڵەوە و نامەی ئەعمالەکان و کردەوەکانمان داخراوە و خۆمان و کردەوەکان لە ناو قەبراین، نە دایک نە باوک نە خێزان نە خوشک نە بران نە ئەولان نە خزم نە عەشرەت نە کەس لەگەڵتان نایەتە قەبرەکەوە، بەس عەمەلەکەت. جا گرنگترینی ئەو عەمەلانەی کە من حەزەکەم بە گەنجەکانم شەو تیان گێنم کاکە گرنگترین سیمای ئیمان و ئیسلامەتی و دینداری و موسڵمانێتی تۆ، گرنگترین پەیوەندی بینی تۆ و خوا، گرنگترین کردەوەیە کە لە ئەڵڵا نزیکاتەوە کە باشترینی هەموو کردەوەکانە قەزەی نوێژە. ساربوونەوە لە نوێژ یعنی ساربوونەوە لە ئیسلام، پشتکردن لە نوێژ یعنی قرتانی پەیوەندی لەگەڵ خوا. ئەی هەوار پەیوەندی لەگەڵ خوا بچڕێنێ زانی یعنی چی؟ ئەکات ئەگەر ئیشت بەخوا نێ بی بچڕێنە مشکیلەمان نییە، ئەگەر پێویستی و پێی نێ بی بچڕێنە. ئاخر ئێمە بێخوا چین؟ ئێمە لەسەر ئەرزی خواژین، ئاوێ کە خوا دروستی کردووای خۆینەوە، هەوایە کە ئەڵڵا دروستی کردووە هەڵیەمژین. بەم ڕۆژگارە نیعمەتەکانی خوا بەسەر من و تۆیان دەئابارێ، بەم ڕۆژگارەش گوناحی ناشرین و بۆگەن و پیس و قێزەونی من و تۆ بە لای خوا سەرەکەوێ. هەر خوای گەورەیە لێمان قبوڵەکە. گەنجە جوانەکان هەمووتان مەکتەبتان دیوە، ئەو مامۆستایی کە لە پۆلێکان دەرسی پێڵێ ئەگەر جارێ دوو جار سێ جار چوار جار وتی بێدەنگ بە دانیشە جوان کە ئاوا بکە ئاوا مەکە، هەر ئیهمالێ کرد و گوێ نایە دەخر گوێ دەگرێ و کاتە دەرەوە. باوک کە باوکتان، دایک کە دایکتە دوو جار وتی دانیشە و بەخسەر نەکە یەکێکێشێ بە پەناگوێتە. ئاخر ڕەب العالەمین نە باوکە و نە مامۆستایە و نە بەشەرێکە وەکو من و تۆ، ئەو دروستکەری من و تۆیە، خاوەنی من و تۆیە، رازقی من و تۆیە. باشە بگەڕێنەوە بۆ ئەوەی ڕۆژی 5 دانەجار بەس ئەو فەرزەی کە لەسەری فەرز کردوین 5 جار لاساری و بێگوێیی خوا بکەین. دوایش ڕوودێکە لێو قەوما بڵێ یا ئەڵڵا، ڕوودێکە نەخۆشکەوتی بڵێ یا ئەڵڵا شیفام بە، کە مصیبەتێکە بەسەراوە بڵێ خوای گەورە پەنا بە تۆ گرم، یاخە تۆ پەیوەندێکە بچڕانەوە لە بینی خۆت و خوایە.
شەیتان بەرنەبێتەوە گیانتان لە دوای ڕەمەزان. گوڵە جوانەکەمان لەم ڕەمەزانەیە خۆ بیر کەوتوتەوە، نوێژەکانی بە مەزبووتی کردووە، کێتان زەرەری کردومان دێ من بۆی بژوێرم. ئەی ئەو ماوەی کە نوێژن نەئەکرد و خوان ناناسی کێتان قازانجی کردووە لە نوێژ نەکردنەکەی با بێ پێمان بڵێ من قازانجم کرد، زانم چی ئیسفادەیەکی کردووە. کەس لە لاساری و پشتکردنە فەرمانی خوا هیچ خێرێکی دەسەکەوێت؟ نوێژ هەویەی ئیمان و ئیسلامەتیەکەتە. سەحابە، تابعین، جیلی یەکەمی سەردەمی پێشووتر، یعنی سەحابەکانی ڕەسوول الله صلی الله علیه وسلم هیچ کردەوەیە کەوازی لێبێنی لە کارە چاکان پیان وا نەبوو ئینسان پێی کافر ببێ ئیلا بە نوێژ نەبێ. پیان وا بۆی کە هەر نوێژ ناکەوە لە نوێژ تۆ دەرەوە مافی بەسەر ئیسلامەوە نەماوە کاکە. خۆی گەورە لە قورئانە فەرمێ قەد ئەفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. ئەفلح قەدی تحقیق و قەدی تەوکید ئەوانەی شتێ لە عەرەبیە زانن، یعنی بە ئەکیدی بە حەقیقی ئەو ئیماندارانەی کە لە نوێژەکانیانە ملکەتی فەرمانەکانی خوان، خوشوع و ترسی خوا لە دڵیانە لە نوێژەکان، ئەوانە سەرفرازە بن لە قیامەتە، یعنی ئاگر نایاسووتێنێ. لە قورئانە فەرمێ چی؟ إلا المصلين الذين هم على صلاتهم چی؟ دائمون. ئینسان هەمووی تیاچووە إلا ئەوانە نەبێ کە لە نوێژەکانیان بەردەوامن. لە ئەخیری صفاتەکانیشا فەرمێ چی؟ والذين هم على صلواتهم يحافظون أولئك في جنات مكرمون. ئەوانەی نوێژەکانیانە پارێزن، نوێژ نافەوتێنن، خوا وعدی داون لە قورئانە ئەفەرمێ لەناو بەهەشتەکانە ڕێزلێگیراون بە حورمەتەوە، وعدی بەهەشتەکانی داون بە نوێژ خوێنان. جا گوڵە جوانەکانم سیر کرد. لەوانەیە ئێمەی مامۆستایانی ئاینی و باخوازان مقەسیر بوو بین، جوان حەقیقەتی نوێژ و گەورەی ئەم شتەمان لە ئێوە نەگەیان بێ، بۆیە هەنگێکە زۆر لای مهم نییە کە ئاگاڵێ خۆ بە دڵە شەر نییە هەر نوێژ بێ و هەر ڕۆژ و بێ و دیارە مەسەلەکەمان نەمازانی و باشان تێگەێنین. ئەزانم چۆن جەماعەت دین ئەوە نییە من مامۆستا هاوڕێ بێ بۆ ئێرە بە زەوقی خۆی مشتێ بۆ باس کرد. دین ما قال الله و ما قال الرسول صلى الله عليه وسلم. دین ئەوەیە کە خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی. من ئەگەر باسی نوێژم بۆ کردی شتێکم وت ئەبێ بە بەڵگە لە قورئان یان لە حەدیث و فەرموودەی رسول الله صلى الله عليه وسلم بۆ بێن. کاکە ئەبێ گوێ لە پێغەمبەرەکەتان بگرن صلى الله عليه وسلم تا بزانن نوێژ چەند گەورەیە و چەند خەتەرە، نوێژ نەکەر لای خوا چەند نابوتە و چەند نەگمەتە، چۆن لە ڕەحمەتی خوا بە دوورە. جەهەنەم کۆمەڵێ طەبەقاتە خوا، دەرەکاتە نەک طەبەقات، طەبەقات بۆ سەرەوەی دەرەکات چاڵ بڕۆ بۆ خوارەوە، قات لە دوای قات بۆ ژێر زەوی بڕۆی بە ناخی زەویە پێوتێ دەرەکات. حەوت دەرەکەیە، حەوت قۆڕکە، یەک لە دوای یەک بۆ ژێر عەرز، کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بەردێ بەرەی تۆ 70 دانە ساڵ ناگاتە بنی جەهەنەم. حەوتەمینیان پێوتێ هاویە بنی بنەوە، پێش ئەو دانەیەکی کەیە پێوتێ سەقەر، هەر زۆر مشکیلەیە، هەرچی تێبێ ئەی هاڕێ خوا پەناما بە. لە قورئانە خوا بۆمانە گێڕێتەوە فەرمێ مەلایکەتەکان بە ئەهلی سەقەر ئەڵێن ئەمەی بنی جەهەنەم، ئەڵێن ما سەلەکەکم فی سەقەر، ئێوە چی ئێوەی گیان ئابەم بنی ئاگرا؟ یەکەم شت کە ئەڵێن ئەڵێم لەم نەکو من المصەلین، وەڵا نوێژمان نەکردووە. تۆ تێگەی لەمە یعنی چی؟ بە ئەهلی بنی جەهەنەم بڵێن بۆچی هاتون بۆ ئەم بنی جەهەنەمە، بڵێن لەم نەکو من المصەلین، ئاخر نوێژمان ناکرد. دەبزانم کامتان پەنجەی خۆی لەبەر ئاگرێکە ڕاگرێ دەقەیە 2 دەقە تەحەمولی ئاگرێکی دنیا بکە، اینجا وەرە بەرگەی ئاگرێکی جەهەنەم بکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ 7 ئەوەندەی ئاگری دنیا قووەت و هێزی هەیە. 3000 دانە ساڵ ئاگرەکەی گەرم کراوە بە ساڵی قیامەت، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ڕەش تاریک نوتەکە چاوی تیا نابینێ. ئەگەر ئاگرەکەی جەهەنەم وەکو ئاگری دنیا وایە خەڵکەکەی تیایە خەوت، تۆ ئەتوانی بچیتە بنی ئەم ئاگرە و ئاخر لەبەر خاتیەکی بەس پێم بڵێ. ئەرە شەو ڕۆژێ چەند سەعاتە جەماعەت؟ 24 ساعتە، یعنی هەر 5 فەرزەکە لە شەو ڕۆژێکە هەرێکی هەر نوێژی 5 دەقە لێ ئەبات.
پێنج فەرزەکە لە شەو ڕۆژەکە نیم سەعات لێ نابە. تۆی مسلمان کە باوەڕت بەخوا هەیە، باوەڕت بە قیامەت هەیە، باوەڕت بەوە هەیە بە ڕوتوقوتی سەرپەتی پێبەتی ئەچیتەوە بەردەمی خوا، پێت ئەخزە لە 24 سەعاتە نیم سەعاتی بۆ خواکە تەرخانکەی؟ بەخۆشی دەڵی مسلمان؟ بەخۆشی دەڵی ئیماندار؟ گەنجە جوانەکە چەند بەدیار مۆبایلەکەتەوەیت لە شەو ڕۆژەکە؟ چەند بەدیار هەوا ئارەزۆکان و چەند بەدوای تۆپاڕاکەی لە شەو ڕۆژەکە؟ چەند بەدوای پاتاڵی دنیا و چەند خەریکی دووکەڵ کێشان و مێرگەلە کێشان و ئەم نادی و ئەم نازانم چیەیت؟ پێت ئەخزەنی و سەعاتی بۆ خوا بێ؟ ئەگەر یەکێکیش پێ بڵێ بڵێ کاکە خۆڵا بە عەمەل نییە، بە نوێژ نییە، بە دڵە، باشە بێ دڵی کەسێک کە ئامادە نەبێت لە 24 سەعاتە نیم سەعات بۆ ئەو خوا دابنێ کە لە ڕۆژێکە 3 دانەجات بەز ڕستی ئەدا. ئەبێ ئەم دڵە ئەمە پاکی ئەم دڵە لەکوێ بێ بەس تێمگێنن. ئەخر چۆنشی تۆ بەردەمی خوا؟ تۆ ئامادە نەبی لە 24 سەعاتی خوا کە بۆی داناوی ئاوە کاتێکی بچکۆلە بۆ پەروەردگارت دانێ، جا کاتەکەش چی کاکە خۆ نەوێت تۆ بڕۆ کۆڵی شێرم بۆ هەڵگرە، خۆ نەوێت تۆ بڕۆ قوڵی قافم بۆ بگرە، خۆت فێنێک دەکەیتەوە، عەرەق لە گیانت دەکەیتەوە، سەر ئاوێک دەکەیت، دەستنوێژێکی پاک و فێنێک ئەشۆیت، دێیتە بەردەمی پەروەردگارت، هەرچی بار و قورسی سەر شانت هەیە دای ئەنەی. ئەو نوێژە کاتێ سەرت دەبێتەوە سوژدەوە، هەرچی تاوانەکانت چۆن هەڵەوەرێ، خەم و خەفەتی دنیاشت پێوەی هەڵەوەرێ. ئیماندار بەس تامی نوێژە زانێ. کورەکە تامی نوێژە کرد چۆن ئەتوانی تەرکی کەی؟ ئیمانداری ڕاستەقینە یەک نوێژی بفەوتێ کێجەکەوێتە کەوڵی، جا وەرە 5 فەرزە نەکەی. ئەزانم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چی؟ دەبێتەوە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێ بڵێم کاکە با زۆر قسەی خۆم نەکەم. داجور گوێ لەم حەدیسانە بگرین جەبزان کە بۆ ئێمە ئاوا هاوارەکەی دەڵی نوێژ خەتەرە. لە صحیح مسلمە پێغەمبەر صلی الله علیه و سلم إمام مسلم بما الرواية كان فرمي الله صلى الله عليه وسلم فرميتي من فاتته صلاة العصر فكأنما وتر أهله وماله. الله بس يكي نوجي عصري بفوتي، نوجي عصر بس فوتا به. الله وكو هواي مالو من داري وثروته وساماني بجاري هر هموي شو بيه مناخي أرزا فوتا به. مالو من دارو ثروته وساماني بفوتي هيشتا أهون ترى لوي بس تنها نوجي عصر بفوتي. أيوة كبيرش فرزكا أفوتيني جوي لباني محمد صلى الله عليه وسلم مالي بتنيج مزقوتك ويا حربي أكري سيري تلفزيونك بديان موبايلك ويتي أو باني محمد كاري كيناك أجل مسلمانم أجل بيت سكرنيش بيوايا أو لبيش هم معلومات تبهشتوا راسا من ضامن منك دوشي كنوشك عكاب تبهشتوا چونکە بەداخەواڵم ئەمە گەمان گوناحەیە، ئەمە سەرمان لە خراپ و لە تاوانناوە شەرنی هەموو نوێژکەرێک بچێتە باشتەوە، بەڵام شەرتە هەموو نوێژنەکەرێک بەڵێ خوا سزایەدا. ئەرە وەڵڵا نوێژنەکەر ئەوەی کە هەر نایکە کورە بە هەر چوار مەذهەبەکەی ئیسلام، هەر چوار زانا گەورەکە، بە ئیمام شافعیەکەشەوە ڕەحمەتی خوایان لێ بێ کە کوردی ئێمە لەسەر مەذهەبی ئەوەیە. جا ئیمام شافعی لە هەمیان تونترە، هەر چواریان ئەمانەی نوێژنەکەریان لەلا ئەوەی کە ئیمانی جاری هەر بە نوێژ دێوە هەر لە ئیسلام دەچوە، وەک کەس خلافی لەسەر ئەوە نییە. ئەمەشی کە بە تەمەڵی نایکە، لە تەمەڵی ئەڵێ نایکە، سێ بەشانەڵی کافر و بێدین بۆ بەشێکی شانەڵی کاکە وای پێمەڵێ بەشکم تۆزە ئیمان لە دڵی ئەبێ خوا بەڕەحم بێ بۆ قیامەت و یعنی لەسەر لێوارەکە ئەیڵێن و نایڵێن. بەڵام ئیمامی شافعی لە هەمیان تونترە کە مەسەبی ئاهلی کوردستانی خۆماناوە 3 ڕۆژ مۆڵەتی باگە تۆبەی نەکرد لە منی بن. مەلای ئێمە هی کوردستانی هەموو لەسەر مەسەبی ئیمامی شافعی ئەمەندە توندە لەسەر ئەو مۆزوعە، کاکە یاری مناڵان نییە. ئەو ئیمامانە ژن و مێردیان پێلێک جیا کردوەوە لەسەر قەزیەی نوێژ نەکردنەوەی کە سوورە لەسەر نوێژ نەکردن. کاکاوی کە نوێژ ناکات و سەر ناکە بە ماڵی خوایە و سەر بە فەرزی خوایە ناکە، ئاخر کە من نابێ بێنی لێرە تۆ نوێژی لەسەر کەی، ئاخر لە عمریان نوێژێکی نەکرد و نوێژی چی لەسەر ئەکەی؟ ئاخر چۆنەی بێتە سەر قەبرانی موسڵمانان ئەو باوەڕی بە گەورەترین فەرزی ئیسلامەکە نەبووە؟ ناڵم ئێمە جوانمان تێنەگەیانون. ئینا وەڵڵاهی ئەغلەبی عولەمای ئیسلام پێیان وایە کە زینا چەند گەورەیە، دزی چەند گەورەیە، عەرە خواردنەوە چەند تاوانی گەورەیە، هێشتا ئەوانە بەوە ناگەن کە نوێژ نەکەیت.
چونکە ئەمەی نوێژ دەکرێتکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێکی ئەفەرمێ بین المرء والكفر ترك الصلاة بینی ئینسان و کفر چییە؟ ئەوەی نوێژەکە تەرک هێرە کاکە خۆ مانای کەلیماتەکان تێگەن بین المرء يعني ئینسان لە نێوان ئینسان و كفر بين المرء والكفر ترك الصلاة بين إنسان وكفر تيا أو نوش تركها أفرمي العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر الله وي إيما لكافر كان جاءكاتوا حد فاصل خطي جاءكروي إيما كافر نيوجا فمن تركها هجك تركي كر فقد كفر بقد تحقيق وتوكيد يعني بحقيقي بأكيدي كفري كردوا أما حديث رسول الله صلى الله عليه وسلم كاكل صحيح مسلمة هاتوا حديثك صحيح بيغمري خواه صلى الله عليه وسلم قصي ملاو شيخك ومذهبك نيا بزانم شتە زۆر خەتەرە نوێژ بە هەوەنتە مەزانن اینجا نوێژخوێنەکانیش خۆ پلەبەندیشمانەیە کاکی برا لە نوێژ هەیە نوێژەکە بەڵام نوێژێکا و دوان ناکە نوێژەکە بە سەقەتێکە دەست نوێژەکەی بە سەقەتێکە لە یەک و تا دە بژمێرە چوار کە نوێژی تەواو کردووە كان كاتو جورو پیغمبر صلی الله علیه و سلم چای لێبوو لە سەحابەکان دوور کە نوێژی کرد جاهاوتی سلام علیکم یا رسول الله علیکم السلام ورحمة الله نوێژ نەکردو نوێژەکە بکەین جاوەرە چاویشی لێبوو نوێژی کرد کابراش بێدەنگە سا چۆلە دەستی کردەوە بە نوێژەکەی دوور کە عادیکەی کرد و هاتو سلام علیکم السلام تی نوێژ نەکردو جارێ بە نوێژەکە بکەین جاوەرە سێ جاری ئاوا لێ کرد وتی یا رسول الله دی بەخوا هەرە وای لێزانم تی ئاوا بڵێ بڵێ فێرم کە وەکو مریشک دەن و کێشی بە عەرزە سوجدەیەک ئاوە بە حاڵوتی بەرعەرزەکە کەوتۆ نەکەوتۆ پشت ڕاستکەیتەوە ڕکوعەکە و ئاوە خۆ ساغ نەکردوە و یەکسەر ڕاستکەیتەوە خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا سەیری نوێژی یەکێ ناکات پشتی لە ڕکوع و لە سوجودا ڕاست نەکاتەوە هاوارێ کرد کۆمەڵی سەحابە دەستنوێژیانە شت سەیری کرد پاژنەی پێیان باشتر نابێ هاوارێ کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو وەیل للأعقاب من النار قوڕ بەسەر پاژنە پێکانتان لە ئاگر کابرا دەست نوێژە شۆوە نوێژەکە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس پاژنەی پێی باشتر ناکا هەڕەشەی ئاگری جەهەنەمی لێ کرد کە بەویا بیسووتێنێ جاوەرە وحی کە نایکا ئەزان لە ڕۆژی قیامەتە بە پێغەمبەریان صلی الله علیه و سلم یا رسول الله کە باسی شەفاعەتی کرد چۆن ئەچێ بە هاواری ئومەتەکەی و لە ئاگریان هێنێتە دەرەوە و دەستیان ئەگرێ لە پردی سیڕادیان پەڕێنێتەوە و بانگیان دەکات بۆ سەر حەوزی کەوسەر وتیان یا رسول الله ئاخر لەناو قەرە باڵغیان چۆن ئێمە ناسیتەوە ئەم هەموو ملیار خەڵکە ئێمە چۆن نەناسیتەوە بڵێ چی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی یەکێک کۆمەڵێ ئەسپیە هەبێ ئەسپی یەکێک ئەسپی قەشانی پێوتێ هابەی ناوچواری پەڵەیەکی سپی پێوەیە لای قاچەک دەستەکانیشی پەڵەی سپی پێوەیە بیخەیتە ناو کۆمەڵێکی ڕەشەوە قەشانەکان جیا ناکرێتەوە لە ڕەشەکان تیان با یا رسول الله چۆن جیا ناکرێتەوە فەرمووی دەی ئومەتەکەی من لە ڕۆژی قیامەتا کە دێن غوڕەن محەجەلینە هەر هەموو شوێنی دەستنوێژەکان ناوچاوانی سپی و هەموو شوێنی ئاوی دەستنوێژ هەر هەموو سپیە هەر لە دوور وەزانم ئەمە لە ئومەتی خۆمە جیانەکەم بوو ئەگەرەوە نەبوو دێتو تۆ کەی لە ئومەتی محەممەد حسابی صلی الله علیه و سلم هەر بەچی جیاو کاتەوە بەچی بڵێ ئەمە لە ئومەتی منە گوڵە جوانەکانم قەزەی نوێژ بە هەوەتە مەزانن شەیتان سواری سەرتان نەبێ وەڵا تاقەتم نییە بێتە بن کڵیشەت وەڵا من لە بە ئویشەکەم مەجالی تێدا نییە وەڵا من لەوانەیە گەنجێکم لەشم گران بووە پرژە بەرگیانم کەوتۆ نوێژەکەم دروزێ بەمانە هەڵخەڵ نوێژ بە هیچ شێوەیە عوزری تەرەکردنی نییە یەک عوزر هەیە بۆ نوێژ نەکردنی یەک عوزر لە ئیسلامە ئەزان نەویش چییە یەک تەنها یەک عوزر ئەویش علاقی بە مێشکەوە هەیە کە مێشک نەما جا مێشکە بە چییە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یەکێ خەوی لێکەوتۆ خەبەری نەبوو تۆ نوێژەکەی چووە مێشکی نەما بوو لە خەوە کاکە خۆ مێشکی نامێنی کە خەبەری بۆ یەکسەر بێ نوێژەکەی بکە نەک مەحاڵی گرێ بڵێ سبەینەی گێڕەوە یەکێ لە هۆش خۆی چووە کە هۆش یاتەوە نوێژەکە فەوتا بوو ئەبێ بیکە یەکێ لە بیری چووە کە بیری کەوتووە بێ نوێژەکەی بکە ئەمەلیاتێک کراوە بەنج کراوە هەموو علاقی بەوەیە لە هۆش لای خۆ نییە ئەگینا زەلیلی سەر جێگە بیت کەفتەکاروی لە جێگەیە هەموو گیانە برین و ئیلتیهاب بێت ڕاکشاوی بەس تەنها زمانێ بجوڵێت مادەم هۆش لای خۆتا بەو حاڵەوە بەبێ دەستنوێژ بەبێ تێمومیش کە ناتوانی بەوانە بیکی ئەبێ هەر نوێژەکە بکەیت ئەگەر بە پێوە توانی بە پێوە بیکە نەوتوانی بە دانیشتەوە نەوتوانی بە ڕاکشانەوە
توانی ئاو هەبوو بە دەستنوێژەوە نەوتوانی بەبێ دەستنوێژ بە تەیەمومیشە دەست نەکەون بەبێ هەردووکیان هەر نوێژە هەرە بێ بکەی نابێ عیلاقە لەگەڵ خوایە بقرتێنی کە نوێژن نەکرد پەیوەندی بینی خۆت و خواتە قرتان و براکەم خوشکەکەم نوێژ مەفەوتێنن اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت چی هاتووە لە بەرامبەرم هەڕەشانە شاخر مژدەی گەورەشیاوە بە نوێژکەر ئەفەرمێت چی جارێک تاکیدێکی زۆر عەجیب لە نوێژی بەیانی و نوێژی عەسرە کاتەوە ئەفەرمێ ئەم نوێژی عەسرە جا خوای گەورە لە قورئانشە تایبەت ئەڵێ ئاگاتان لە نوێژی ناوەڕاست بێ هەموو عولەما فەرموون زیاتر مەبەستی پێ نوێژی عەسرە نوێژەکەی ناوەڕاست ئەفەرمێ لەسەر ئومەتەکانی کەش فەرزی کرد خوای گەورە کەچی ئیهمالیان کرد بۆیە لە ئومەتەشا تاکیدی ئەکاتەوە ئەوەی ئەو نوێژە نەفەوتێنێ خواش نایەڵێ بفەوتێ لە قیامەتە ئاگاتان لێ بێ نوێژی عەسر مەفەوتێنن ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ خوای گەورە کۆمەڵێک مەلایکەتی بۆ داناون یتعاقبون علیکم مەلایکەة یتعاقبون باللیل و مەلایکەة یتعاقبون علیکم بالنهار کۆمەڵێ مەلایکەت لە شەوە دێن لەگەڵتانان کۆمەڵێ مەلایکەتیش لە ڕۆژە ئەوەی کە نامێ عەمەلە نووسێ ئەوەی کە نام کردەوەکانی سەرەخا بۆ عاسمان و کۆمەڵە مەلایکەتێکمان دایم لە دەورە خۆوانە لەبێ شەیتان پەڕ و باڵمانە با بە عاسمانە سبحانەڵڵا مەلایکەتەکان شەفتی خۆیان هەیە دوو شەفتن شەفتی بەیانیان و شەفتی چی ئێواران وەکو چۆن ئێمە ئیشەکەین شەفتی خۆمان ئەڵێن بە شەو و بە ڕۆژ شەفتەکانە گۆڕن لە کەیە کاتی گۆڕینی شەفتەکانیانە لە نوێژی بەیانی و نوێژی عەسرە نوێژی بەیانی و نوێژی کەی نوێژی عەسر ئەڵێ کە سەرەکەونەوە بۆ عاسمان خوای گەورە پیانەڵێ ها عەبدەکانم خەریکی چی بوون کە بەجێتان هێشتن لە هەردوو نوێژەکان پرسیاریان لێکە خۆ ئەوانەی کە لە جەماعەت و لە مزگەوتا بوون بۆ نوێژی بەیانی و بۆ نوێژی عەسر هەردوو جارەکە مەلایکەتەکان ئەڵێ خوایە کە هاتین بۆ لایەن لە نوێژا بوون کە بەجێشمان هێشتن هەر لە نوێژا بوون بەیانی هاتن بۆ لایەن لە نوێژی بەیانی وەستا بوون کە بەجێشم هێشتن لە نوێژی عەسرە هەر لە نوێژا بوو ئەوەی کەشیان هەر شەفتەکەی کەش ئاواڵێ ئەذان نەمە چەند گەورەیە لە لای خوا ئەمە بۆ تۆمار کرد بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من صلى البردين دخل الجنة ئەوەی ئەو دوو نوێژی بەیانی و عەسر نەفەوتێنێ چێتە بەهەشتەوە ئەچێتە بەهەشتەوە من صلى البردين دخل الجنة لە حەدیثێکا فەرمێ ئەوەی ئاگای لێ بێ ئەو دوو نوێژە نەفەوتێنێ لەم یەلیج النار ناچێتە ئاگرەوە ئەو دوو نوێژە نەفەوتێنی ناچێتە ئاگرەوە ئەوەی کە نوێژی بەیانی و جاتو پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تایبەت دەفەرمێ ئەها قسەیەکەم قورسترین نوێژ لەسەر منافقەکان نوێژی بەیانی و نوێژی ئیشایە نوێژی بەیانی زۆر تایبەتە ئەوەی نوێژی بەیانی لە کاتی خۆیان کا گەنجە جوانەکان بۆیە ئاوا تاکیدی لێکەمەوە فێر بوون بە دیار مۆبایلەوە تا دوو سێ شەو بەیانی خەبەرتان نابێتەوە بۆ نوێژەکان نوێژەکە و دینەکەتانەکەن بە قوربانی ئەم شەیتانی کە لە باخەڵی هەمووانایە ئاگاتان لێ بێ کاکە نابێ ئەم نوێژانە بفەوتێنن نوێژی بەیانی ئەمەندە گرنگە لە لای پەروەردگارمان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نوێژی بەیانی بە جەماعەت بکە وەکو ئەوان نیوەی شەوێک نیوەی شەوەکە هەر لە شەو نوێژا بوو بێ ئەوەی نوێژی ئیشاشی بە جەماعەت کرد وەکو ئەوان نیوەکەی تری هەر لە چیا بوو بێ لە شەو نوێژ ینی نوێژی بەیانی و نوێژی ئیشا بە جەماعەتکەی وەکو ئەو شەوە هەتا بەیانی تۆ شەو نوێژە کردبێ چونکە هەر نوێژێکیان بە 25 نوێژە تۆ هەر 50 نوێژە توانی بکەیت نوێژە ئیشا 4 کەعەتە 25 4 کەعەت نوێژی چەندی پێچی بەیانیش 2 کەعەتە 25 2 کەعەتی هەر ئەوە شەوکە هەر ئەوەی تیابێ بۆیە کە حەوکووە شەوکە هەموو شەو نوێژە کردبێ علامەتی نیفاق پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هیچ نوێژێ لەسەر گیان و جەستەی منافقەکان نەقەی نوێژی بەیانی و ئیشا قورس نییە هەچ کەسێکتان دی لە نوێژی بەیانی و ئیشایە تەمبەڵیەکە بە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە منافقانە خواش لە قورئانە فەرمێتی وەئیذا قاموا إلى الصلاة چی قاموا كسالى يراؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا لباسي منافقة كان عليك هلص بونوش تملا جماعة كهلص بونوش تملا أفهم يعني شي منافقة كان صفتان شيا كهلص بونوش بشي هلص تملا يعني نوشا كان بس تملا أي هويك هرنايكا أي حسابي أمتشيا
بۆیە ئاگادار بن گوڵە جوانەکان واللهی قەڵی نوێژ ئەمەندە گەورەیە لای خوا تۆ نوێژ کە پەتەکەت لەگەڵ خوایە گرێداوە پەیوەندی لەگەڵ ئەڵڵایە نەبچڕانوە بەخوا کە لە نوێژ دابڕایت ئەزانن نوێژ یعنی چی؟ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر چەمێ لەبەر دەمی ماڵەکانتان نابێ چەمێ لەبەر چەمێک ڕووبارێک لەبەر دەمی ماڵ ڕۆژی 5 دانە جار خۆتی پێبشۆی 5 جار غوسڵی خۆت ئەرێ چڵک بەگیانتەوە بێنێ تیان یا رسول الله ناوەڵا ڕۆژی 5 جار کابرای خۆی بشۆ کێ ڕۆژی 5 جار خۆی پێشۆرێ ناوەڵا چڵکی چی دەی بەوتی نوێژەکان ئەوەیە ڕۆژی 5 دانە جار پاک دەکاتەوە لە گوناه پاک دەکاتەوە لە گوناه ناڵێ بە پیسی مێنیتەوە ئەم نوێژە وەکو چی وایە گەنجەکان زەلامێک بە جادەیە کاڕۆ کەسێ بە جادەیە کاڕۆ جا جوان بێنە بە چای خۆتە لەم جادەیە جاجار هۆش نامێنێت تۆ زێ چیەکەیت لا دەیت خوارەبی ئەگەر یەکێکە بوو پەتێک دەستی گرتی تو هێنایتەوە سەر جادەکە هەر جارێ لادا و هێنایتەوە سەر جادەکە هەرەگەیتە مەنزڵ بەڵام وەرە تۆ لە جادەکە ئاوا ڕێک لادا ئەگەر نیان هێنایتەوە سەر جادە ئەم لادانە ئەم گۆشەی لادانە هەتا بێت چیە بێت دوورەکەوێت و دوایە کەویتە قۆرت و شی و دۆڵی واوە بە هیچ شێوەیە ڕێگاکە نادۆزیتەوە ئەم نوێژە ئەمەیە هەمومان گوناحکاری گاکە خۆ کەسمان معسووم نین لە گوناح بەم ڕۆژگارە بە چاو بە گوێ بە دەم بە ڕەفتار بە هەموو گیانمان گوناحەکەی ئەمە پاکمانەکاتەوە ئەمە هەموو جار پەلمانەگرێت و ئەڵەوەرەوە بەردەمی خوا دەوەرە شەرم کە لە خواوە خوایەکت هەیە ئەو گوناحێکت دەبڵێ خوایە تۆ بە نەمزانی هەموو ڕۆژە 5 جار وێنێتەوە بەردەمی خوا خۆ پاکەیتەوە خۆ سازەکەی لەگەڵ پەروەردگارە پیاوێک هاتە ژوور لە دوور و شارەتیان بۆ پێغەمبەر کە ساسم تیان یا ڕەسوڵ ئەم پیاوە دزیەکە دزی بەڵام شەو نوێژ چیشەکە شەو نوێژ دوێم دووشتاخ ماخوو نییە پێکەوە خوا لە قورئانە فەرمووی الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئینسان لە خراپە لە فاحیشە لە تەعەدا لە چی دوورە خاتەوە کاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم چی فەرموو ئەگەر نوێژە شەو نوێژەکان بەردەوام بێ چیەکی پێتەرگەکە نەی وەکو هەنگێ مامۆستای ناحاڵی وەکو ئێمومانان کە بە خەڵکێ بڕۆ تازە تیا چویت خوا لێ خۆش نابێ ئەمە ئەو چۆن نەبێ کاکە بڕۆ نوێژەکە تەرکە نا پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ڕەحمە لەگەڵ کاکە فرسەتی گیان بە ئەو خەڵکە بێئومێد مەکە کوڕە ڕەحمی خوا زۆرە هەر لەگەڵی خەریبە کوڕەکە و هەرچەند نوێژ ناکە کچەکەت هەرچەند نوێژ ناکە هەر نەفەسە درێژ بێ لەگەڵیا کاکە وەکو نەخۆشە کە نەخۆشە ئەبێ وردە و دەهەربێنین عیلاجەکەی بۆ بکەین دەی دوایی سەحابەکانێکی دەڵێ وەڵڵاهی دوایی لە هەموومان دەست پاکتر دەچوو کاکە کە تۆ بەردەوامی لەسەرم نوێژە ڕاست دەکاتەوە دێیتەوە دیوانی خوا بەس ئەم دڵا ڕەژە بێتەوە ئەگەر تۆ نوێژت نەکرد تۆ بۆ عمری 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ تێپەڕی نوێژت بۆ خوالاکی دەم دڵە ڕەش بووە گوناحی چەندین ساڵ لەسەر گیانی کەڵەکە بۆ نوێژیش نەبۆ پاکی کاتەوە دێتر کە دڵەکە قفڵ بوو کە خوای گەورە خەتمی لێیان دوایی بە هیچ ناکرێتەوە لەبەرەوە گوڵە جوانەکان گەنجە جوانەکان چەند ڕۆژێکی ماوەڕەوەتان پیاوی چابن مەیاڵە شەیتان فریوتان بە ڕاهاتووی لەسەری چۆنە مانگە هاتوویت وەڵڵی هەر ماوەیەکی کە بەخۆ بگرە لەسەر ئەو نوێژە جوانە ئەدا هیچی بکە لەگەڵ خوای خۆتا قەرار بە بڵێ ئەگەر لە ملیان داوام ئەگەر هەموو دنیا بەسەر ماڕوخەوە ناڵم نوێژەکەم چێ دڵی لە لای نوێژەکانە بێ خمە لە لای نوێژەکە بێ گەنجە جوانەکە باوەڕ بێ من جاری وایە بەهۆی نووسینەوە بەهۆی خوێندنەوە بۆی هەنگێ چالاکی کاکی خۆمەوە وەزعێکی خۆمەوە جاری وا سەعات 2 شەوە خەوم 3 شەوە خەوم لە سەفەر دێمەوە بەڵام تۆ وەرێ مۆبایلەکەت بەدەستەوەیە ئەیخەمە سەر جەرەفێکی ئیزعاجی ناخۆش ناچم لە لای سەرمۆدای دێم ئەچم لەو سەری ژوورەکە دانێم خۆم لەم سەر خەوتوم سەکەم لەکوێ دانێم لەو سەر دانێم حد بە ئیزعاج بوون بە زۆر هەڵمە سەرێڵە حەسە نوێژی بەیانی بکە ئەگەر تۆ مەبەست بێ تخوا بە کامتان بڵێن کامتان لە ئێوە ئەوەی کاڵە حەق خەبەرم نابێتەوە بۆ نوێژی بەیانی پێی بڵێن ئەم بەیانیە ئەگەر سەعات 4 تۆ هاتی بۆ مزگەوت دەفتەرێ دۆلارت دێم وەڵاهی نەک خەبەرت دەبێتەوە وەڵاسی وەڵای شەوکە هەر ناخەوی بۆ 1 دەفتەر دۆلار دەیزانن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چی ئەفەرمێ بەس دوو ڕکعەت سونەتەکەی بەیانی نەک فەرزەکە تێگەی ڕکعەتەی الفەجر بەس ئەو دوو ڕکعەتە خەیر من الدنیا وما فيها لەم دنیای هەرچێکی تایە بۆ تۆ خێرترە نەک لە دەفتەرێ لە دنیا هەرچێکی تیا هەیە باشە
ئێمەش ئەم هەموو خێرە جوانە لە کیف خۆمانەین ئەم خێرە ئەڕوا جا هەنگێک قەی ناکە نوێژەکان ئیهمالی تیا ئەکەن کاکی برا هەیە جومعەش ناکە هەنگێک گەنج ئاگام لێیانە خوایان لە جومعەکان بە بیان و مەلاکەی بەدڵ نییە خوتبەکەی بەدڵ نییە نازانچەکەی بەدڵ نییە ئاگاتان لێبێ بۆ خاتری خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثەکەی صحیح لە ئیمامی مسلیمە هاتووە بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ کەسانێک واز دێنن لە عن وەدعهم الجمعات ئەو ليختمن الله على قلوبهم خەسانێک دەست هەڵەگرنەوەی کە نایەن بۆ جومعەیان خوای گەورە مۆر لە دڵەکانیانەیە مۆر لە دڵەکانەیەنێتە تەواو نەکەن نوێژی جومعە تەرەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خێرەکەی زۆر لەسەرەوە نەوتۆ کاکی برا کە تۆ گوێ لە هەرچەندە دوو خوتبەکە لە بری دوور کاتە بەڵام ڕزانی خێری گەورەی لە چیا داناوە ئەفەرمێ ئەوەی سەعاتی یەکەمی بەیانی کە ئەچێ بۆ نوێژی جومعە وەکو وایە وشترێکی کردبێ بە قوربانی ئەوەی سەعاتی دووهەم ئەچێ وەکو وایە مانگایەکی سەربڕی بێ بۆ گایەکی سەربڕی بێ بۆ قوربانی ئەوەی سەعاتی سێم وەکو وایە بەرانێ ئەوەی سەعاتی چوارەم وەکو وایە مریشکێ ئەوەی سەعاتی پێنجەم وەکو وایە هێلکەیەکی کردبێ بە قوربانی بۆ خوا یعنی خێرەکە لەوایە تۆ بچی دانیشی ذکری خوا بکەی قورئان بخوێنی تەسبیحات بکەی چاوەڕێی نوێژ بکەی ئەو دانیشتنەوە لە مزگەوت لە ماڵی خوایە هەمووی گوناح هەڵوەرینە کاکە ڕێگەی مزگەوتەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم بە کولی هەنگاوی خوا خێرێکی بۆ نووسێ گوناحێکی لێ کاتەوە خێری دنیا کۆ بۆ تۆ لە ناو نوێژەکانە دەیان حەدیث کە فریان ناکەم لێرە پێ بڵێن دەیان حەدیثی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم لە مەدحی نوێژ و نوێژکەران و مزگەوت و ئەهلی جومعە و ئەهلی جەماعەتە کە ڕێگەی ئێمە کە بمانگێنێ بە بەهەشت لە ڕێگەی نوێژەکانەوەیە لەبەرەوە لە مێشکی خۆتان دەرکەن نوێژ هەرچێکتان کردو نوێژ تەرگمەکەن مەڵێ گوناح هەرچی گوناحیشە هەیە قەی ناکە هەر خوای گەوری شەڵاو گێڕێتەوە نوێژەکان تۆ شەرمەکەی معقولە من بێم ئالێرە آخر دزی بکەم دوای پرسێکا لە نووسەوە بەردەمی خوا من نوێژەکەم ڕوود نایە ئەو کەسەی کە بەتەمای زینایە لە من تۆزەی کاتمەوە نوێژەکەم ئەو نوێژە لە هەموو گوناحەکانت دوورە خاتەوە پاگە کاتەوە لەبەرەو گوڵە جوانەکانم هیچ قورسێکی تیانە بینی خۆتان و خوا چۆن ئەم شەو لێرن قەرارێ بکەیتر واز نێنید لە نوێژ بە هیچ شێوەیە نێڵی نوێژەکە بفەوتێ ئەگەر نوێژێکی فەوتا وابزانە سەرێ لێبۆتەوە نەک وابزانی شتێکی بەسیتەوە احتیادیە و تعویزەکرێ ئەگەر سیارەکەت گڕی گر ماڵەکە و گڕی گر بەخێ و پێ ناخۆش نەبێت کە نوێژەکە دەفەوتێ اینجا تۆ ئیمانداری ڕاستەقینەی داواکارم لە ذاتی ئەڵڵا هەر هەمومان ئیمانێکمان پێ ببەخشێ کە ئیتر خەلەل لە نوێژ و عیبادەتەکانمان نەبێ پەروەردگارە بۆ تۆ زۆر نییە ئالەم شەوی ڕەمەزانەیە لەم شەوی لەیلەتول قەدرەیە داوا لێکەین یا رب العالمین ئیمانمان کامڵ کەی یەقینێکمان بیتێ گومانمان لە قیامەت گومانمان لە حسابی تۆ لە گەڕانەوە بۆ بەردەمی تۆ نەبێ یا رب العالمین هیدایەتمان بە یارمەتیمان بە هیدایەتی ئەو گەنجە جوانانە بی کە بگەڕێنەوە بۆ باوەشی دینەکەی تۆ بگەڕێنەوە بۆ سیراط المستەقیمەکەی تۆ پەروەردگارە داوالێکین ماکی بە خزمەکاری قورئان ماکی بە خزمەکاری ئیسلام بۆ ئیسلام بژین بۆ ئیسلام ببرین لە ڕێگەی ئیسلامە سەر بنینەوە بە ئیسلامی حەشر ماکەی ڕۆژی قیامەت پەروەردگارە گومڕامان نەکەی سەردێواشێوامان نەکەی فتنەی آخر زمان لەگەڵ خۆیان بەلێشاو نەمان با یا رب العالمین ئیمانێکی دامەزرایی وامان پێبەخشی هەموو فتنەکانی آخر زمان نەیلەقێنێ پەروەردگارە داوا لێکەین لە گوناحی خۆمان و دایک و باوکمان و خێزانەکانمان و خوشک و براکانمان و ئەولاکانمان خۆش بی یا ربی خوایەوەی نەخۆشێکی شفای بۆ بنێری ئەوەی کێشەیەکی بێ بۆی حەلکەی ئەوەی قەرزارە قەرزەکەی بۆ بیتەوە هەرچ مسلمانێ چ داواکاریکی خێری هەیە عالەم شەوایە بووی بێنیتە دی و پێی ببەخشی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله وبارك على النبي الأمي محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.